ئەمە ئینشاڵڵا خوا حسکە منداڵم دەبیت گوتم ئەگەر کوڕ بیت احتیادێ بە ناوی میسی بکەم. نانە قوربانگیان میسی جارێ ناوی میسی هیچ واتایەکی نییە، باشە هیچ واتایەکی نییە. ئەمە یاریزانێکی ئەرجەنتینیە، یاریزانێکی جوولەکەیە. تۆش مسلمانی، تۆ حەزت لە یاری میسیە بە هەر حاڵێک، بەڵام مناڵەکەت بۆ کەیتە قوربانی. دوو ڕۆژت خەڵک سوکایەتی پێ بکە، دوو ڕۆژت خەڵک نازانم بە شێوازێک بانگی بکات. بۆیە تۆ مەسئولی بەرپرسی لە مناڵەکەت تێگەیشتی. کاتێک ناوی مناڵەکەت ئەنی میسی دوو ڕۆژتر باجی ناوەکەی ئەخوات، تۆ گونەحبارە بی قوربانگیان. بۆی ئیمامی عومەر شکاتیان بۆ لای هێنا پیاوێ هادوتی مناڵەکەم زۆر لەگەڵما خراپە. وتی بۆ؟ وتی حەزەکەی بانگێکم پرسیاری لێ بکە. ئیتر ئەوە بوو مناڵەکەی بانگ کرد. وتی بۆچی باوکت عەزیەتە دەی؟ وتی یا ئیمام لەبەر سێشت. یەکەم دایکێکی باشی بۆ پەیان نەکردوم، یعنی دایکم لەگەڵما خراپە، ئەم هاوسەرگیری لەگەڵ ئافرەتێکی خراپا کردووە. دووەم فێری خوێنەواریمی نەکردووە ئەم باوکم، هەر ئیشی پێم کردووە. سێم ناومی ناوە جوعەل، ناومی ناوە قالۆنچە. بۆیە کە کاتێ من ئەڕۆمە دەرەوە خەڵک گاڵتەم پێکە، چکە ناومی ناوە قالۆنچە. جا بۆیە مناڵەکەت کە دوو ڕۆژ لە ناو خەڵکا بەو ناوە بانگەکرێت طبعاً پێی ئەشکێتەوە. بابەت برادری ئەبێ دوو ڕۆژتر لە خوێندنگا و لە زانکۆ جمهوری ڕۆناڵدۆ بن، ڕەنگە سیراعی لەگەڵا بنێنەوە. اینجا ئێمە مسلمانین قوربانگیان، لە هەمان کاتا کوردین، ئەم ناوانە بۆ ئێمە نابێ. تۆ باوەڕ ئەەکەی، تۆ باوەڕ بکە، یعنی ئەمە پێت بڵێم لە هەموو ئەمریکایە باوەڕ ناکەم مناڵێکە بێت باوکێکە بێ مناڵەکەی ناو بنێ میسی. ناوی نانێ قوربانگیان، ناوی ترەیە، چ زۆرە ناوی تر زۆرە. ئەمانە بۆ ئەوان بەر حاڵێ، بۆ ئەرجەنتینەکان بەر حاڵێ شانازیە بۆ ئەو گەلە یاریزانێکی ئاوایان لێ هەڵکەوتووە بۆتە یاریزانێکی جیهانی. بەڵام بۆ ئێمەی کورچی قوربانگیان چی ئیسفادەیەکی بۆ ئێمە بووە. هەتا ئیسا دانی خێری بە کووردا هێناوە، هەتا ئێسا ناوی کوردستانی هێناوە، هەتا ئێسا دینارێکی نادۆتەوە بۆ مناڵێکی هەتی و بۆ بێ باوکێ، بۆ بێوەژنێکی داما و هەتا ئیسا خانوویەکی بۆ هەتیوێک دروست کردووە. هیچی کردووە قوربانگیان؟ من نازانم بەڕاستی، وەڵڵا ئێسا حالیم قوربانگیان. یعنی بۆ نمونە من باشە مامۆسایەکی بەڕێزی تر کاکە دکتۆرێکی جامیعە کە سوودی گەیاندووە بە هەزارەها خەڵک، هەزارەها خوێنکاری پێگەیاندووە. وەڵڵاهی لەم وڵاتەیە ڕەنگە قەدر و قیمەتی نەبێ، بەڵام ئەو یاریزانانە لەگەڵ ئەوەشە یعنی دش بە دینی ئێمە، دش بە کلتور و نەهجی ئێمە بێتە ئەم وڵاتەوە خەڵک وەکو پەرستنە ئیپەرستێت. ئێمە بۆ خۆی ئێمە گریانی ئەبێت، ئەو کۆمەڵگایەمان ئاوای لێبێت. یعنی تۆ چی هوەرێکی میسی وای لێت کردووە مناڵەکەت ناو بنی میسی؟ ها؟ ئەخە وەڵڵا ئەمە تاوانە قوربانگیان. یعنی من بەرنامەیەکم بینی وتی ناوت چێوتی من ناوم ڤاندامە. یعنی بەڕاستی کاکە ڤاندام کارکتەرێکی سینەمایی بووە بۆ وڵاتەکەی خۆی قەیناکە، بەڵام بۆ کوردی ئێمە بۆچی کاکەگیان بۆچی؟ ئەخە بۆچی بە قوربان؟ تۆتوانی بە ناو گەڕەکەکانی ئەم نیشتیمانەوە مناڵەکەت بنیت، ناو بنیت بە ناوی شارەکانیەوە، بە ناوی گوندەکانیەوە، تێگەی ئەرەگە هەر حەزەکەی شتێکی ئاوا مامۆستای چناوەکدام ناوچی یعنی جوان و خۆش. کاکەگیان ئەگەر ناوی کوڕتەوێت کوڕ زۆر باشە. حەزەکەی ناوی بنێ باران، ناوی بنێ بەرین، باشە؟ ئەمە ناوی بنێ بەرین کاکەگیان، ناوی بنێ باران، ناوی بنێ یەک دنیا ناومان هەیە، ناوی جوانمان هەیە، ناوی بنێ محەممەد، ناوی بنێ ئەحمەد. بەخۆ محەممەد هێدە ناوی بنێ ئەحمەد قوربانگیان، ناوی بنێ عەلی. وەڵاو کوڕی مامم ئەحمەدە بەس عەلیمان نییە. ناوی بنێ عەلی برا جوانەکەم. باش مامۆستا